ڕازێنراوەتەوە یاریگا تەوەق درراوە ئەمە بەردا بەشێکتر لە شوێنەکانی یاریگا وەکو دیارە بەشێک لە هەوادارانی تێدایە هەندێک لەو منداڵە زیزانە کە بێ دەچێت لە مەکتەبەوە ڕانکردبێ فیراریان کردبێ جلوبەکان بە جلوبەرجی التیزامی قوتابخانە دەچێت موحدە پێ دەچێت فیراریان کردبێ و هاتبێت لە دیاریایی تۆپ دەڕواتەوە بۆ یەڵی وەسەط یاریگا جارێکتر و باڕاستی یاریسان ئارام بابانی بۆ پێش یاریگا تۆپ بەرەو ژێر کۆنتڕۆڵ یاریزان محەممەد دەکات سەوتەکە نەما هاوکارانم دەنگ نەما بەڵێ خۆشەویستان و وەرزش دۆستانی بەڕێز یاری نێوان ڕانیەوە واکرێ بەردەوامی هەیە و لە خزمەتەوەی خۆشەویستین بۆ گواستنەوەی یاریەکە بە جوانترین شەو و بەرزترین کواڵیتی فاوڵی ڕاستەوخۆ بۆ یاریسانەکان یانی ڕانیە وا دیارە بۆ یاریسانەکانی ئاکرێ وا دیارە ڕانیە لە نێوان گێمەکاندا گۆڕانکاری کردووە گۆڕانکاری لە یانەی ڕانی کراوە بەڵێ خۆشەویستان و وەرزشوەسانی عەزیز بینەرانی خۆشەویستی کوردستان 24 هەوادارانی هەردوویانەی بەشی ڕانیەوە ئاکرێ یاری بەردەوامەوە تۆپ دەڕواتەوە ژێر سەڵاتی یاریسانە لە ڕزی یانەی وەرشی ئاکرێ لە ڕاستەوە تۆپ دەڕواتەوە لای کوڕان یانێ ڕانیە لەو ڕانە هێرشێک هەڕەشەیەک وێنەکان زۆر دوورن برای کامێرەمان وێنەکان زۆر دوورن هیچ دیار نییە بەڕاستی هیوادارم تۆزێک خیاتر کلۆسی وێنەکان بکرێ بە سوپاسەوە تۆپ لای یاریسانەکان یانێ ئاکرێ جارێکتر دەڕوات ژێر کۆنتڕۆڵی سەڵاح لە کاپتن و سەرکردەی ڕانەوە هێرشێک و دەبسڕێ و دەگەڕێتەوە ژێر کۆنتڕۆڵی بەرگری کارەکانی ڕانیە دەرەوە یاریگا بەڵتانینە لە ژەوندی یاریسانانی یانەی وەرشی ڕانیا یاریسانی ژمارە سێ یاریسان کاپتن ئارام بابانی یەڵ ئارام بۆ چوو بۆ وەسەتی یاریگا تۆپ دەڕواتەوە ژێر دەسەڵاتی یاریسانانی بە هیوای سەلامەتی ئینشاءالله یەک لە یاریسانەکانی ئاکرێ دووچاری پێکان دەبێت مامۆستا ڕەفیق پاڵەکی ڕاهێنەری یانەی وەرشی ڕانیا و یاریدەرەکەی دەمارگیر دەبن تووڕە دەبن بەڵ خۆشەویستان و وەرزش دۆستانی بەڕێز یاری بەردەوامە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ گواستنەوەی پەخشی ڕاستەوخۆ بەردەوامین کارتی سەرد بۆ یاریدەدەری ڕاهێنەر ناو بژیوانی یاریەکە مامۆستا هێرش عوسمان کارتی سەرد بەرەو ڕووی بەرز دەکاتەوە گۆڵێکی بێوەڵام لە گێمی یەکەم و لە خولەکی 36 لە ڕێی یاریزان عەلی فایەقەوە ناونیشان یاریەکە تا ئێستا بەم جۆرەیە کوێستا بۆ هیچ جارێکی تر تۆپ نزیک تۆڕی گۆڵ نەبۆتەوە ڕانیا و گۆڵی کە لەسەری تۆمار کراوە سافی نەکردوتەوە وەڵامی نەداوەتەوە نەگەڕاوەتەوە بەڵکو ئاکرێ لەوە دەگەڕێکە دوو بار تەقای ئێستا هەرچی بۆ سکەوتن ئاسانکە هەرچی ڕانیا قورسکە و یانێ ڕانیا هەر ئاسانکە تۆپ دەڕواتەوە لای یاریزانەکان یانێ ڕانیا دەرەوەی یاریگا وەڵتاری لە ئاوت بۆ ڕانیەیەکان تۆپێکی درێژ بە خێرایی بۆ پێش باڕاستەی خانەی گۆڵ دوورە لە چالاک و بە ئاسانی دەگەڕێتەوە لای گۆڵ پارێز عەباس بایس پێکاتەی فەرمی یانەی ئاکرێ عەباس بایس لە گۆڵەوە فەیسەڵ و عاید و دڵدار و عەلی لە هێڵی بەرگری دلۆڤان و ئەحمەد و سەڵاح لە وەسەط لە پێشەوە جەوهەر و عەمار و موسا لە یاریگان لە بەرامبەردا لە دەرەوەی یاریگان پێکاتەی یەدەکەر یەک لە میداد فەرخۆ زریان عەبدولقادر أياد صادق مروان أحمد ساني سلام حمزة صابر أركان منصور شيفان جميل الردوان نصر الدين لا هيلي يدقي يعني ورشي عكرين هەڵدانی لا بۆ یاریسانەکانی ڕانیە بۆ پێش یاریگا ڕاستە دەکرێت یاریسان قاسم ئەحمەد دێتەوە بۆ هێڵی وەسەد یاریگا ئارام بابانی بەسەر ئارام بۆ پێش و بەرەو ژێر کۆنتڕۆڵ یاریسان محەممەد دەکانۆ جارێکتر دەڕواتەوە باڵی ڕاستی یاریگا شێک باوەڕەکانی چالاک با ڕاستەی خانەی تۆپەکە دیسانەوە کۆنتڕۆڵ دەکرێتەوە تۆپ دێتەوە ژێر دەسەڵات یاریسانانی
یانەی وەرشی ڕانیە ئاکرێکان بەسەر ڕانیا هەوڵێک و ناو بشوان دەڵێ فاوڵ لەسەر یاریسان عەبدولمونعیم ئەحمەد یاریسانی ژمارە 9 لە ڕیسی یانەی ڕانیە ناو بشوان ئاماژە بە لێدانی فاوڵ دەکات. گەورە و بچووک ئەوەی دوور و نزیکە لە تۆپی پێ و لە ڕاضەیە وڵاتە خەریکە لەوە تێدەگا لەوە حاڵی دەبێ ئەوە دەبێتە قسەیەک دەبێتە مەوزوع دەبێتە بابەت لەنێو خەڵکدا کە تۆپی پێی کوردستان تۆپ هەر لە ئاسمان و هەر فاوڵ و هەر ئاوت و هەر وەستان و هەر مناقەشە و هەر بەرکەوتن هەر پێککەوتن. هەڵدانی لا بۆ یاریسانەکان یانێ ڕانیە ژمارە 3 یاریسان ئارام بابانی تۆ بۆ ناوچەی پەرگری و باڕاستە یاریسان و کاپتن کاردۆس شاڤی. کاردۆس شاڤی بەرەوباری لە چەپ یاریگا و بە جوانی ڕانیە بۆ پێش یاریگا دێ فاوڵ لە بەرژەوەندی یانێ ڕانیە. هێرش عوسمان دەڵێ فاوڵ و کارتی زەرد بەرەو ڕووی یانێ ئاکرێنە خێرتەنە ئیجراعاتی ئەو حکمی حاکم بریتێ لە فاوڵ بەبێ بەرزکردنەوەی کارتی زەرد. کاردۆس شاڤی و لێ فاوڵ بۆ یاریسانەکان یانێ ڕانیە لە باڵی چەپ یاریگا تۆ بلای کوڕانی ڕانیەیە بلای یاریسان کاردۆس شاڤی یاڵا کاردۆس خێراتر یاڵا ڕانیە باشتر چاکتر باوتر لە وەسەتی یاریگاوە تۆپ دەڕواتەوە لای یاریسان موسا عەدنان موسا بۆ پێشستا تۆپێک لەم باڵەوە لەم خاڵۆ ژمارە پێرشێک بۆ ئەرکان مەنسوور ئەرکان نارکان نابەرزە و دوورە ئەرکان نابەرزە و دوورە و دەرەوە یاریگا و ماڵی گۆڵ. ئەرکان مەنسوور گۆڕانکاری یەکەمی یانەی وەرشی ئاکرێ لەمان کێمەکاندا هاتۆتە یاریگاوە دەچێت لە شوێنی یاریسان جەوهەر نەجم یاریسانی 77 دەرکەوت بێ هات بێتە یاریگاوە. یاری بەردەوامە و تۆپ دەڕاتەوە بۆ هێڵی وەسەتی یاریگا یاریسانەکانی یانێ ئاکێ یاریسانی ژمارە 7 یانەکە دڵدار جوبرائیل دڵدار بەڕاستیخانەی گۆڵ و کاردۆس شاڤی ئافەرم کاردۆس شاڤی لە بەرگریەوە تۆپ بۆ پێش یاریگا هێرشێک بۆ یاریسانەکان یانێ ڕانیە بەرگریکارەکانی ئاکرێ دەبنە ڕێگ و بە دیاریکراوی حوسێن فەیساڵ بەتەڵ حوسێن فەیساڵ یا بەتەڵ دەرەوەی یاریگا وەڵتانی لە ئاوت بۆ یانەی وەرشی ڕانیە هەڵدانی لا لە ڕانیەوە ئێستا تۆپێک بۆ پێش یاریگا ئەرزە نەخێراسان دەگەڕێتەوە لای عەباس بایسی گۆڵپارێز تۆپێک باڕاستەی خانەی گۆڵ بە ئاسانی دەگەڕێتەوە لای عەباس بایسی گۆڵپارێز و دەرگاوانی دەرگای گۆڵی یانەی وەرشی ئاکرێ. بەڵێ خۆشەویستان و وەرزشۆستانی بەڕێز یاریەکە بەردەوامی هەیە هەوڵەکانی ڕانیە بۆ تۆماری گۆڵ بەردەوامن هەوڵەکانی ئاکرێ بۆ تۆماری گۆڵی تۆم بەردەوامن بەڵام تا ئەم ساتە بێ ئەکامن تا ئەم ساتە بێ ئەنجامن تا ئەم ساتە نەکامن. لە هێڵی وەسەط یاریگا سەڵاح حەسەن قژلول تۆپ باڕاستە ئەرکان مەنسوور ئەرکان یاڵا ئەرک ئەرکان ڕۆی ئەرکان بەرامبەر بابان دەبڕێ دێتەوە لای عەبدولمونعیم ئەحمەد هێرشبەری پێشوویانی هەولێر عەبدولمونعیم ئەحمەد پاسێ باڕاستەی ڕاستی یاریگا و چالاک لەنەوە بەرەودا ناو بشووانی یاریەکە هێرش عوسمان دەڵێ فاوڵ بۆ یاریسانەکان یانێ ڕانیە لێدانی فاوڵی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی یاریسانەکان یانێ وەرشی ڕانیە لە هێڵی وەسەتی یاریگاوە یاریسانی ژمارە 21 یاریسان قاسم ئەحمەد قاسم بۆ چۆ قاسم بۆ چێ قاسم بۆ پێش یاریگا و بەرەو ژێر کۆنتڕۆڵی یاریسانەکانی ڕانیە دەرەوەی یاریگا وەڵتان تۆپەکە دەبێتە هەڵتانی لە بۆ یانەی وەرشیاکێ بۆ پێش یاریگا و جارێکتر و یاریسانان لە ڕیزی یانەی وەرشی ئاکرێ جێبەجێ دەکرێت لە یانەی وەرشی ڕانیەوە دێتەوە لای کوڕانی یاری ئاکرێ فاوڵ نییە تەواوە لە ماردینی مەلاریەوە لە بەرگریکاری یاریەوە ماردین بۆ پێش تۆپێک بەڵام ناگاتێ دەچێتە دەرەوەی یاریگا یان نا تۆپ لە یاریگا ماوە تۆپ لە ژێر کۆنتڕۆڵی هاوڕەکانی محەممەد مبارەک ناگاتێ و باسا دەگەڕێتەوە لای یاریسانەکانی یانەی وەرشی ڕانیە لە هێڵی وەسەط یاریگا تۆپ دەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵ و دەسەڵاتی کوڕانی یانەی وەرشی ڕانیە
تۆپێکی نایابە چ تۆپێکی نایابە بووم لەو تۆپە لێدانێک یاریزان دەکانەوە بەرەو تۆڕی گۆڵی ئاکرێ ئەوە تۆڕ بگرێ گۆڵ دەگرێ گۆڵ دەبێ و نایەتەوە ناتۆ باسانی نا تۆپێکی خەریب تۆپێکی عەجیب با ڕاستەی خانەی گۆڵی یانەی وەرشی ئاکرێ ئاڕاستە کرا تۆپ دەبێتە لێدانی فاوڵ لێدانی فاوڵی ڕاستەوخۆ بۆ یاریسانەکانی یانێ ڕانیا لێدانی فاوڵی ڕاستەوخۆ بۆ یاریسانەکانی یانەی وەرشە ڕانیا با ڕاستەی خانەی گۆڵە کاردۆ چاوی کەپتنەوە بۆ دەرەوە یاریکا و ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یاریسانەکانی ئاکرێ بۆ دەرەوە یاریکا و لێدانی گۆڵ بۆ یاریزانانی یانەی ئاکری خاوەن گۆڵ 0 بەرامە 0 نەمیشانی گێمی دووەمی یاریەکە گێمی یەکەم گۆڵێک و سەرنجام بە تێگرا گۆڵێک بۆ ئاکرێ و 0 ڕانیە ڕانیە لە ڕاوەڕاوی گۆڵ و لە ڕاوەڕاوی ڕاوی گۆڵە ڕانیە بە دوای گۆڵەیە گەرەکێکی یەکسانکردنەوە زۆر نەخایەنێ لە بەرگری کارەکانی یانەی وەرشی ئاکرێوە ناو بشوان یاری دەڵێ فاوڵ بە هیوای سەلامەتی تۆپ دەڕواتەوە لای یاریسانەکانی یانی ئاکر لە ناوچەی بەرگریەوە دووبارە تۆپ دێتەوە لای یاریسانەکانی یانی ڕانیا بۆ پێش بەخێرایی یاریسان محەممەد کانۆ حوسێن فەیساڵ دەبێتە ڕێگر لە بەردەم تۆپی یاریسانەکانی یانەی وەرشی ئاکرێ تۆپەکە دەڕواتە دەرەوەی یاریگا دەبێ بە هەڵدانیدا تۆپەکە دەچێتە دەرەوەی یاریگا دەبێت هەڵدانیلا بە هیوای سەلامەتی بۆ یەک لە یاریسانەکانی هێڵی بەرگری یانەی وەرشی ئاکرێ سەلامەتی بۆ تەواوی یاریسانەکانی یاریگا بە بەجیاوازی ئینشاءالله ڕانیا گۆڕانکاری کردو یاریسانی ژمارە 11 هاتۆتە ناو یاریگا لازۆ عەلی لەگەڵ یاریسانی ژمارە 28 محەممەد مبارەک ڕەجەب ناسراو بە محەممەد دەکانەوە ئەو دوو گۆڕانکاریێتە ئێستا پێم وابێ لە ڕێز یانێ ڕانیە کراوە دوو گۆڕانکاریەکەی مامۆستا ڕەفیق سەعید بزانین گۆڕانکاری بەسەر یاریەکە دێنێ زانین یانێ ئاکرێ داژێنێ یاوە خوننا ئەو یاریسانە لە پێشچاوتەنە سەڵاح حەسەن خاوەنی یەکەم گۆڵی ئەم وەرزەی خولی نایابی کوردستانە یەکەم گۆڵ ئەو پیاوە ژمارە 39 تۆماری کرد لە تۆڕی گۆڵ یانەی زاخۆل لەم یاریگایە سەڵاح حەسەن خاوەن یەکەم گۆڵی وەرزێکی تازەی خولی نایابی کوردستان بۆ تۆبی پێ و گۆڵێک بۆ مێژووەک بۆ شانازی و شانازیەک بۆ ئەبەت تۆپ دێتەوە یاریسانەکانی ڕانیا باڕاستی گۆڵ بەرەو دەکانەوە تۆپ دێتەوە لای یاریسانەکانی یانێ ڕانیا فەراز سەبری سەلاح قژلول سەلاح بەرەو ڕاستی یاریگا تۆپ لای کوڕانی ئاکرێ دەڕوا بۆ پێش تۆپێک هەڵێک دەرفەتێک دەرچەیەک ڕێگەیەک ئێستا ئاکرێ ڕەدوان نەسرەدین بەرەو گۆڵ چ لێدانێک چ پلانێک چ لێدانێک جوڵانێک چ پلانێک بەڵام چوە دەرەوە یاریگا و ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یاریسانەکانی ڕانیا و ئاکرێ 0 ڕانیا لە ڕاوی گۆڵدایە و ناوێ بکەوێتە داوی ڕاوی یانەی وەرشی ئاکرێوە تۆپێک لە کاردۆس شاڤیەوە پێش و بەرەو یاریسان دەکانەوە ناگاتە دەکانەوە گۆڕانکاری یاریسانی ژمارە 4
لە ڕیزی ڕانی بۆ یاریگا کە ناوی سعد جاسم کازم یاریزانی بەڕە چاڵک عەرەب بۆ ناو یاریگا لە ڕیزیانی وەرشەڕانیە هەڵانی لا بۆ یاریسانەکانی یانی وەرشی ئاکرێ ئاوت بۆ یانی ئاکرێ و ئاکرێ بۆ پێش دێتەوە لای سەڵاح حەسەن لە بەرامبەری یاریزان قاسم ئەحمەد بۆ بەرزایی و بۆ ئاسمان و دەرەوەی یاریگا و هەڵدانی لا بۆ یاریسانەکانی یانی وەرشی ئاکرێ هەڵدانی لا بۆ هاوڕێکانی ڕەدوان ژمارە 17 تۆپ لە ژێر کۆنتڕۆڵ یاریزانانی ئاکرێ 17 یاریزان دڵدار جوبرائیل تۆپێک لە دڵدارەوە تۆپێک لە دڵدارەکانی گۆڵەوە لە دڵداری سەرکەوتنەوە لە دڵداری شارەکەوە لە دڵداری یانەکەوە لە دڵداری نیشتیمانەکەوە هەم ڕانیە و هەم ئاکرێ دڵداری شارەکانیانن دڵداری هەوادارەکانیانن دەیانەوێت دڵی دڵدارەکانیان خۆشکان شارەکانیان پڕجۆش و خڕۆشکان فۆڵ لە بەرژەوەندی یاریزانەکانی ڕانیە کارتی زەرد بۆ ئاکرێ بەرزکرایەوە 4-8 دوو یاریزانی یعنی ڕانیە دێنە ناوی یاریگاوە ژمارە 8 کار ئەحمەد عەبدوڵڵا ناوی تەواویەتی ژمارە 4 یاریزان سعد جاسم کازم بۆ ناو یاریگا فاول لە سەر تۆپ یاریزان کاردۆز دیسانەوە کاردۆز شافی و مامۆستا ڕەفیق سەعید دەڵێن مامۆستا ڕەفیق باڵەکی دەڵێن سەرکەون بۆ نێو خانەی گۆڵی تیپی بەرامبەر مەوەستن بەڕاستەوە تۆپ لای چالاک با ڕاستەی خانەی گۆڵ بەو دەکانۆ محەممەد مبارەک و بە ئاسانی دێتەوە لای گۆڵ پارێز ئەباس بایس پەخشی ڕاستە و خۆی یارینەوان ڕانیە و ئاکرێ بەردەوامە ئەگەر دەنجی سروشتیمان هەیە دەکرێت بەرزتر بێ مامۆستا دلێر با کەمێک تەواو دەست خۆش دەنگەکە با بەرزتر بێ و زیاتر بکەوێتە بەرگوێی بینەر و بیسەری کوردستان 24 تۆپ دێتەوە لای یاریسانەکان یانی ئاکرێ بۆ پێش سەڵاح دەپسڕێ و دێتەوە ژێر کۆنتڕۆڵی بابانی ئارام یاڵە ئارام هەوادارەکانی ڕانیا ئارامیان هەڵگیراوە وەک چۆن لە گەڕی یەکەمدا بەرامبەر دەربەندی خان توانیت گۆڵی یەکەم تۆمار بکەی و ئارامی بگەڕێنەوە بۆ دڵی هەوادارەکانی ڕانیە ئەمڕۆژ ئاوا بێ خۆت و هاوڕێکانت هەوڵدان ئارام بەخش بن تۆ بە ڕاستەی خانەی گۆڵ الله هەڵا 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 لەو تۆپە هەڵا لەو تۆپە بەرزە نزیک لە گۆڵ 4 بۆ یاریگا سعد شوێنی ئەو ئارام بابانی دەڕواتە دەرەوەیان چێ لە شوێنی ژمارە 4 ژمارە 3 یان چێ عەبدولمونعیم ئەحمەد یاریگا جێ دەڵێ یان کام یاریزان عەبدولمونعیم ئەحمەد بە بەرگی ژمارەنەوە یاریگا جێ دەڵێیان نا گۆڕانکاریەکان چۆنن کاچی کامێرەمان ئەگەر بکرێ یاریزانەکانم پیشان بدەیت تکایە ئەوانەی کە لەسەر هێڵدەنە ناو یاریگا بە سوپاسەوە ئەوەی کە بزانین گۆڕانکاریەکان چین چۆنن چێ لە شوێنی چێ دێتە ناو یاریگا ژمارە 4 بواتە ناو یاریگا و بەڵام نەمانزانی چێ لە شوێنی ئەو یاریگای جێش فەراسەبری چۆ دەرەوەی یاریگا بەڵێ یاریزان فەراسەبری دەچێتە دەرەوەی یاریگا وەشکار لە شوێنی عەبدولمونعیم ئەحمەد دێتە ناو یاریگا ژمارە 2 ژمارە 9 بۆ دەرەوە ژمارە 8 لەگەڵ ژمارە 4 بۆ ناو یاریگا 4 و 8 سعید کاظم لەگەڵ یاریزان شکار دوو یاریزان بکەوە بۆ یانێ ڕانیە بۆ ناو یاریگا پاخشی ڕاستە و خۆی یارینەوە ڕانیە بەرامبەر ئاکرێ بەردەوامە تۆپ لە ئاسمانەوە دێتەوە زەوی دیسانەوە هێڵی وەسەد یاریگا یاریزانەکانی ڕانیە بۆ پێش هەوڵێک لەو باڵەوە بۆ دەرەوە یاریگا بەڵتانی لا بۆ یانەی وەرشی ئاکرێ بەڕاستی بۆ یانەی ڕانیە بەڕاستی یاریەکە تاقەت پڕووکێنە یاریەکە تاقەت جۆش و خرۆش ناهێڵێ تۆپی پێ بۆیە کە تاقەتت پێ ببەخشێ و زەت پێ ببەخشێ جۆش و خرۆشت بۆ زیندوو کاتەوە چێوێکی تایبەت بخۆڵقێنێ چێوێکی تایبەت فەراهەم کا بەڵام ڕاستی تۆپی کوردستان زۆر کات جەوت لێ دەبا یعنی جەوت ناهێڵێ جۆش و خرۆش ناهێڵێ بێتاقەت و لاواز و بێهێز و هەڵدانی لا بۆ یاریزانەکان یانی ڕانیە ئاوت بۆ ئەوڕەکانی محەممەد مبارەک دەکانۆ گۆڵکاری وەرزی ڕابردووی ڕانیە لە خولی پلەیەکی کوردستان کام ساڵ هەوادارەکانی ڕانیە دیسان و ئومێدیان پێێتی کە بتوانێت ئیزافێکی باش بێ ژمارە 9 لە ڕیسی یانەی وەرشی ئاکرێ بۆ ناو یاریگا یاریزان سانێ سەلام یاریزانی پێشوو و پارساڵ یانەی شەقڵاوە دێتە ناو یاریگاوە سانێ سەلام بۆ ناو یاریگا سانێ سەلام چەند ساڵێک لەگەڵ شەقڵاوە ئەم ساڵ لەگەڵ ئاکرێ باڕاستی خێ گۆڵ پەناڵتی نیە نەخێر دێتەوە لای یاریزانەکانی ئاکرێ ڕانیا لە نیوەی دووەمی نیوەی
یاریەکە دەبێ هەر چۆنێک بێ سەرکەوێ هەر چۆنێک بێ دەرکەوێ هەر چۆنێک بێ هەڵکەوێ ڕانیە دەوێ کۆڵ یەکەم بێ لێدانێک لە ڕانیە ژمارە 4 و یەکەم لێدان بەڵام بۆ دەرەوەی یاریکا و دەبێتە ماڵی گۆڵ بۆ دەرەوەی یاریکا و ماڵی گۆڵ دیسانەوە بەداوای لێبوردنەوە وەکو دیارە لە دەنگم وەکو پێویست ناتوانم کۆمنتاری یاریەکە بکەم بەهۆی ئەوەی کە تەندروستیمان نەساخە ئێوە سەلامەت بن ئینشاءالله ئێوە ساغ بن هیوادارم خۆتان گەرم داپۆشن دەست گۆڕا و پلەکانی گەرمە تەواو و نزم بوونەتەوە ئینشاءالله ساغ و سەلامەت بن دوور بن لە نەخۆشی لە دەرد و پەتا و بەڵا هەموو لایەک ئینشاءالله ساغ بن یا ڕەب تۆپەکە دەچێتە دەرەوەی یاریگا و ئاوت بۆ ئیسانەکانی ڕانیە جێبەجێ دەکرێت بە ڕاستەی نێو یاریگاکە بەڵام ناو بژواندەڵە لە شوێنی یاسایی خۆی تۆپەکە جێبەجێکە بکشێوە دواوە اینجا بەڵێ بکشێوە دواوە ئێستا تەواوە هەڵدانی لە ڕانیە و لەم باڵەوە ژمارە 4ەوە بۆ پێش و دەگەڕێتەوە شێر کۆنتڕۆڵ یاریسانەکانی ئاکرێ ڕانیا لاکرێ یاریسان سانێ سەلام سانێ سانێ بۆ پێش یاریگا دێتۆ کامێرەکە تۆزێک خێراتر بسوڕێن بە سوپاسەوە ڕێز کاچی کامێرەمان دەزانم سەحمەتە بەڵام تکایە باوێنەکان دیار بن ڕوومن سانێ دەرەوەی یاریگا و تۆپ دەبێتە لێدانی گۆشە بۆ یاریسانەکە یان ماڵی گۆڵ تۆپەکە دەبێتە ماڵی گۆڵ بەرشەوەندی یاریسانەکان یانێ ڕانیە ماڵی گۆڵ لە ڕانیەوە لە ڕاستی یاریگا تۆپ لای کوڕانی ڕانیە لە دەرەوەی یاریگای خۆی یاریش دۆڕاندووە دووەم یاریەک لە دوای یەک کە لە دەرەوەی یاریگای خۆی یاری دەکا دووەم یاری دەدۆڕێنێ یان ڕانیە گۆڵ یەکانی دێنێ لە هێڵی وەسەتی یاریگاوە تۆپێک لە ڕانیەوە لە دەروازەی ڕەپەڕینەوە بەرەو دەروازەی گۆڵی تیپی بەرامبەر لاسۆ عەلی دەرەوەی یاریگا بەڵداری لە هاوت بۆ ئەوڕێکانی لاسۆ لەسەر تۆپ یاریسان سعید ژمارە 4 لە ڕیزیانی ڕانیە یاریسانی بەتوانە کاپتن سعید جاسم کاسم وەسەت یاریگا پچڕا هاتەوە لای یاریسانەکانی یانەی وەشی ڕانیە لە گۆڵ پارێزەوە حوسێن عەبدولجەبار حوسێن بۆچێ بۆ ئاسمان دیسانەوە بەسەر هێنرایەوە زەویە الحەمدولله لە ژمارە 4 سعید کاسمەوە دەرەوەی یاریگا وەڵداری لە دەرەوەی یاریگا ئاوت بۆ یانەی وەرشی ئاکرێ چی؟ بەڵێ خۆشەویستان و بەڕێزان یاریەکە بەردەوامی هەیە سڵاو لە هەوادارەکانی ڕانیە کە دڵنیام ئێستا بێتاقەت و بێمیزاجن بە دیار یاریەکەوە سڵاو بۆ هەوادارەکانی ئاکرێ کە دڵنیام ئێستا لەو پڕینە شەو جۆش و خۆش و تاقەت و گروتین و هێز و زەورن و خۆشحاڵن بەوەی کە ئەمڕۆ جەنەڕاڵن خاوەن حاڵن کەم ئەمڕۆ براوەی یاریەکەن چەندە بەڕاستی وەکو ئاست هیچی پێک براوە نییە وەکو ئاست هیچی پێک براوە نییە کەس لێوەشاوە نییە بەڵام بە گۆڵ و بە ئەنجام ئاکرێشتۆتە مەرام لە وەسەتی یاریگا تۆپ لە ژێر کۆنتڕۆڵی قاسم ئەحمەد قاسم بۆ ئارام بابانی بەرەو ئاسمانی یاریگا دێتەوە زەوی دێتەوە نەوی لە ڕاستی یاریگەوە هەر لە خۆوە تۆپێکەر لە خۆ عەشوایی دێتەوە لای یاریسانەکانی یاکرێ لە وەسەتی یاریگا پاسێک ئێستا بۆ پێش هەرچەند هیچم لێ دیار نییە بەڵام ناوەستم لەمە بەدواوە لە بۆ تعلیق دەکەم بۆ پێش یاریگا جارێکتر تۆپ لای یاریسانەکانی یاکرێ لە ناوچەی بەرگریەوە یاریسانەکانی ڕانیە دەرەوەی یاریگا ماڵی گۆڵیان لێدانی فاوڵ نا لەسەر خۆ بەبرا لەسەر خۆ بۆ ئارام بە کە هیچ وێنەی پیشان نادەن وێنەی ناشتنیش پیشان مەدەن کە هیچ وێنەی پیشان نادەن لانی کەم وێنەی ناشتنی پیشان مەدەن و بە شەڕمێن چکۆ بەڕاستی یاریەکەتان یارێکی خۆش نییە بەڕاستی یاریەکەتان یارێکی بەتام و چێژ نییە ئەو کەسانش کە ئێستا بە دیاری یاریەکەون لەبەر خاتریەوەی کە یاریانەکەیانە لەبەر خاتریەوەی کە یانەی شارەکەیانە لەبەرەوەی کە ڕانیە یاری دەکا لەبەرەوەی کە ئاکرێ یاری دەکا ئێمەش لەبەرەوەی کە خولی وڵاتی خۆمانە تۆپ دێتەوە لای یاریسانەکانی یانەی وەشی ڕانیە ئەگەر بەڕاستی حەقی ئەومان نییە بە کەس بڵێن وەرە تەماشای ئەم یاریە بکە حەقی ئەومان نییە لە دەروەی شتمانە بانجی کەسکەین و بڵێن فەرم و تەماشای تۆپی بێ وڵاتی ئێمە بکە نا بەداخەوە ئەو هێزەمان نییە ئەو توانایان نییە تۆپ لە وەسەتی یاریگا و فاوڵ بۆ یاریسانەکانی یانەی وەرشی ڕانیە لەسەر تۆپ یاریسان قاسم ئەحمەد لە ڕانیەوە تۆپ دڕواتە دەرەوەی یاریگا و ماڵی کۆڵ لە بەرژەوەندی یاریسان نەکەرەم یاریگایە نەگەرەم یاریە
زۆربەی هەرە زۆر یاریەکانی خۆلی نایابی کوردستان هەموو سەیرە واللهی ساڵانی ڕابردوو خۆش یاریەکانی خۆلی کوردستان زیاتر بوو بەڕێزان ساڵانی ڕابردوو خۆش یاریەکانی خۆلی کوردستان زیاتر بوو لە ئێستا زیاتر بوو لە ئێستا خۆلی کوردستان بەتەحەداوە ئەگەر هاندەر نەبێ یەک ژمارە یەک هاندەر ئەو بینەری کە ئێستا تەماشای یاریەکە دەکا ئەو هاندەرەیکە لە چواردەوری یاریگا کۆبووتەوە ڕقم یەک هاندەر ڕقم دوو ئەگەر ئەعلام نەبێ ئەگەر ڕاگەیاندن نەبێ بەڕاستی لە دەبڵەوە دەکوژێتەوە لە دەبڵەوە دەکوژێتەوە تۆ دەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵ یاریزانەکانی یانەی وەرشێڕانیە و لە دەستی ڕاستی یاریگاوە هێرشێک بۆ تۆپێک بۆ یاریزانەکانی ڕانیا دەرەوە یاریگا وەڵدانی لە بەڵێ خۆشەویستان و وەرزەکانی بەڕێز یاریەکە بەردەوامی هەیە تۆپ لای یاریزانەکانی ڕانیا و لە ژمارە چوارەوە باڕاستەی خانەی گۆڵ دوورە و دەرەوە یاریگا و لێدانی گۆڵ دووەم دۆڕانی یەک لە دوای یەک بۆ ڕانیە کارەساتە هەوادارەکانی ڕانیا بە دوو دۆڕانی یەک لە دوای یەک زۆر قەلەق و ڕاڕا دەبن دڵنیا دەبن نامڕتاح دەبن پەرۆشە بن و بەڕاستی دوو دڵ بن لە کۆتایی یانەکان لە مۆرزەی خولی نایابی کوردستان دۆڕان هەر دەبێ یەکسانبوون و لە دەستدانی خاڵ دەبێ شکست و لەمپەر هەر دەبێ لەسەر یەک دۆڕان زەحمەتە کەمێک بەتایبەتی لە سەرەتاوە تۆپ بە ئاڕاستەی خانەی گۆڵ دێتەوە لای یاریزان سەلاح قژلوور سانێ ئافەرم بۆ سانێ ئافەرم بۆ سانێ سانێ سەلام و یا سەلام لە وەسەتەوە تۆپ دەڕواتەوە ژێر دەسەڵاتی گۆڵپارێز حوسێن عەبدولجەبار 24 ئاری تینی مەلاری باڵا لا کوان یانەی وەرشی ئاکرێ بۆ پێش سەلاح حەسەن قژلول بۆ نێوخرێ گۆڵ و تۆپێک حوسێن جەبار تۆپەکە کۆنتڕۆڵەکە تۆپ وەردەگرێتەوە بەڵام خۆشەویستان و وەرزشدۆستانی بەڕێز یاریەکە بەردەوامی هەیە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست با جوانترین شێوە بە بەرزترین کوواڵەتی بۆ گواستنەوەی یاری نێوان هەردوویانەی وەرشێڕانی ئاکرێ بەردەوامین تۆپ دەڕواتەوە لای ڕاستی یاریگا لە کوڕانی ڕانیە بۆ نێوخانەی گۆڵ ئێستا تۆپێکی سەری یاسان و سەهل و سادا بۆ نێودەستی گۆڵپارێز یانەی وەرشی ئاکرێ گۆڵپارێز کاپتن عەباس بایس گۆڵێکی تاک و تاقانە تا ئێستا بۆ ئەم یارێ ناونیشانە گۆڵێکی تاک و تاقانە ناونیشانی یاری ئەمڕۆ ئێوارەی ئەمڕۆ شکستێکی تر چاوەڕێی ڕانیە دەکا یان نەخێر ڕانیە دەگەڕێتەوە ئێوارەی ئەمڕۆ لە ئاکرەی پایتەختی نەورۆزەوە شکستێکی تر نوشتێکی تر کەوتنێکی تر چاوەڕێی ڕانیە دەکا یان نا نەخێر ڕانیە دەگەڕێتەوە ڕانیە دێتەوە یانەوە تا ئاکرێ گۆڵ تۆمار دەکا و دووبار تەقای ئێستا ئەرکی خۆی ئاسانەکە ویانەی ڕانیە هەر ئاسانەکە هەوادارەکەی شاری ڕانیە نیگەرانەکە یان ئەوەتە لە یارینەوە ڕانیە و ئاکرێ لەوە زیاتر گۆڵ ناکرێ یاریەکە ئاوا و بەو شێوەیە تا کۆتایی بڕێوەیە و بەردەوامە دوو کارتی زەر بە یەکەوە هێرش عوسمانی ناوبشوان یاریەکە دوو کارتی زەر بەرزەکاتەوە بۆ ڕانیە و بۆ ئاکرێ هەڵدانی لا بۆ یاریزانەکان یاری ئاکرێ یاریزانی ژمارە 17 ژمارە 17 لە ئاکرێ یاریزان دڵدار جوبرائیل دڵدار جێی دەڵێ بۆ کاپتن و سەرکردە ژمارە 21 ئائید ئەنوەر قائید ئائید لە وەسەطەوە تۆپ دەڕواتەوە لای یاریزانەکە تۆپ لە ئاسمانە جارێ یا ڕەبی خوایە بێتەوە زەوی یا ڕەبی خوایە ئەو تۆپی ئاسمان بێتەوە ئاسانم تۆپی خولی کوردستان قەینا دەڕواتە ئاسمان بەس بۆ درەنگ دێتەوە تۆپ لە هێڵی وەسەط یاریگا و ڕانیا دێتەوە لای یاریزانەکانی ئاکرێ بۆ پێش ئاکرێ حاڵەتی فاوڵ ناوبژوان یاریەکە ئاماژە بە لەدانی فاوڵی ناڕاست خۆ دەکات شارێکتر و تۆپەکە لای یاریزانەکانی ڕانیە لە ڕاستی یاریگاوە تۆپێکی بەرزکراوە ڕاستی خانەی گۆڵ ئاکرێ ڕانیە بەرەو ڕاوی گۆڵ دەکا ئەوە تا بەڵام نەخێر و تۆپەکە بەسانی گەڕێتەوە
لای کوڕانیانی ئاکرێ گۆڕانکاری بۆ یانەی وەرشیڕانیا گۆڕانکاری بۆ یانەکەی مامۆستا ڕەفیق باڵەکی یاریزان دانەر بایس مەحموود بۆ ناو یاریگا دانەر بایس بۆ ناو یاریگا لە چەپ تۆپێک ئێستا بەرەو سانێ سەلام دێتەوە لای موسا سانێ وەتانێ سانێ لە پاسدان لێزانێ و جوانی لێدەزانێ ئێستا تا دەرەوەی یاریگا و ماڵی کۆڵ بۆ یانێ ڕانیا گۆڵی دووەم لە ڕانیە تۆمارکرێ دەبێ بڵێن پیرۆزە لاگرێ گۆڵی دووەم کۆتایی بەیارەکە دێنێ دانەر بایس بۆ ناو یاریگا لێرەش یاریزانی ژمارە حەوت حەمزە سابر بۆ ناو یاریگا حەمزە سابر بۆ یاریگا تو بخێراتی و یاریزانی یانەی وەرشی ڕانیا دان بایس دێتە ناو یاریگا لە ڕانیا حەفدە و لە ئاکری حەوت دوو یاریزانی تازە دەرکەوت سەڵاح حەسەن قژلول تۆپ باڕەسەی یاریزانی ژمارە حەوت حەمزە سابر دێتەوە لای دەکانەوە نەخێر و یاریزان حەمزە هاتەوە ژێر دەسەڵاتی ژمارە چوار سەعید بۆ پێش یاریگا تۆپێک و هەوڵێک و دەرفەتێک سەعید نا بۆ کوێ و تۆپە بۆ کوێ تۆپە ئەو تۆپ لە کۆڵخۆکردنەوەیە باسانی تۆپ دەڕواتەوە لای گۆڵپارێز یانەی وەرشیاکرێ گۆڵپارێز کاپتن عەباس بایس پەخشی ڕاستە و خۆی یاریەوە ڕانیەواکرێ لە کوردستان 24 سپۆرتەوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک بەردەوام ئەنجام تا ئێستا گوڵێکی بێوەڵام و ڕانیا هەوادارەکانی ڕانیا ڕانیا ڕاڕایە بزانین ڕانیا دەگات سڕێی گۆڵ و ڕانیا ڕیمۆنتادا دەکا یان ئاکرێ بەو گۆڵە لە ترۆپکی سەرکەوتن سەما دەکا هەڵدانی لا بۆ یاریزانەکانی یانەی وەرشی ڕانیا ئێرە شاری ئاکرەی جوانە شاری ئاکرەی پایتەختی ئۆرۆس ئەو قەت شاخەی کە لە بەهاراندا زۆر جوان دەردەکەوێت زۆر جیاواز دەردەکەوێت سەرنجەکان هەموو لێرەن چاوی کەناڵەکانی ڕاگەاندن هەموو لێرە لەسەر ئەم شارە و لەسەر شاخ و بەرزاییەکانی ئەم شارەیە نمایشێکی جوانی ئیستیعراضی لە شاری ئاکرێ بە ئەسپ و بەداری ئاگرەوە تۆ بۆ پێش دەکانۆ نا دێتەوە لای یاریزانەکانی ڕانیا ئێستا و لێدانێک باڕاستەی خانەی گۆڵ و ئاسان هەوە لە ئاکرێ سەڵاح حەسەن و دەبسڕێتەوە تۆپ لە ڕانیا دەژێتەوە دانەر بایس مارتینی بەلاری یاڵە مارتین بۆ چۆ هەوڵێک بۆ کوڕانی دەروازەی ڕاپەڕین لە ڕانیەی دەروازەی ڕاپەڕینەوە بەرەو ڕاپەڕین بەرەو گۆڵ و دەرەوە یاریگا حوسێن فەیساڵ ئەنتە ئەفضل و ئەحسن یا بەتاڵ بۆ دەرەوە یاریگا و لێدانی گۆشە ڕانیا شەڕی خولەکەکانی کۆتایی دەکا ڕانیا شەڕی شان و شەڕی نهایی دەکا شەڕی مان و نەمان تۆپ لە کوڕانی ڕانیەوە دێتەوە ژێر دەسەڵاتی یاریزانەکانی یانێ ئاکرێ گۆڵێکی بێوەڵام ناو نیشانی یارینەوەن هەردوویانە لێرە و لە ئاکرێ و لەم مەیدانە لێرە و لەم گۆڕەپانە تا ئێستا سەرکەوتن بۆ ئاکرێ بەرەو سەرکەوتن لە ڕێیە بەم جۆرە و بەم پێیە سەرکەوتن بۆ ئاکرێیە بەڵام ئەوە تۆپی پێیە دەکرێت دەگونجێ گونجاوە ڕەخساوە ئەگەر ڕانیە بێتەوە لێدانێک و دەرەوەی یاریگا و دەبێتە ماڵی گۆڵ بۆ ڕانیەیەکان ڕانیە بۆ نایاب قەرار بوو بێی لەگەڵ خۆت شادی بێنی نەهاتی گەرچی پێدا بووین بەڵێنی تۆپ دەڕوات بۆ لای یاریزانەکانی ڕانیا شارێک تر لە هێڵی وەسەط یاریگا تۆپ لای کوڕانی ڕانیا لە دەستی ڕاستەوە تۆپەکە دەخاتە دەرەوە یاریگا هەڵدانی لە ئاوت بۆ هاوڕەکانی کاپتن دانەر بایس و لەیس محەممەد هەڵدانی لاو تۆپ لەو سەرە لای دانە بۆ پێش یاریگا ئێستا هەوڵێک شکار و دەگەنێتەوە لای بەرگریکارەکانی ڕانیا ناو بشوان دەڵێ فاوڵ لێدانی فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرشی ئاکرێ
ئاسایی و یاسایی ئەم یاریە بەرە کۆتاییەکانە بەڕێزان نزیک دەبینەوە لە خولەکەکانی کۆتایی کاتی یاسایی و ئاسایی نێوان ڕانیە بەرامبەراکرێ یان گۆڵێک و یەکسانی و گەڕانەوە یان بەشکست بۆ ڕانیە گەڕانەوە خولەکی چل خولەکی 85 بە تێگڕە خولەکی 85 بە تێگڕە 85 خولەکاتی ئاسایی و یاسایی یارینەوە ڕانیە بەرامبەر پا ئاکرێ ڕانیا یان بەرەو ڕێی گۆڵ و ڕمۆنتادا یان دەبێت دیسانەوە بڵین چۆچی دادا فاوڵ لە بەرژەوەندی یاریزانەکانی ئاکرێ لە بەر لە چەپی یاریگاوە لە گۆڵپارێز عەباس بایستەوە جێبەجێیکە عەباس جێبەجێیکە عەباس یاڵە عەباس یاڵە عەباس ئەرێ ناو بشوان دەبا و یاری جێبەجێ بکرێ بەڕێز ئەرێ دەبا و تۆپە جێبەجێ بکرێ بەڕێز فەرمانکە عەباس بۆ پێش دێتەوە لای سەلاح عەباس بەرەو سەلاح سەلاح یان سیلاح سەلاحی سیلاح خاوەن یەکەم گۆڵی ئەم وەرزەی خوڵی نایاب پیاوی تایبەت و نایاب هەڵدانی لا بۆ یاریزانەکان یاری ئاکرێ ئاوت بۆ یانەکەی مسلێمان یەکەم سەرکەوتنی ئاکرێ ئەم وەرزەی خوڵی نایابی کوردستان یان دووەم بۆ ڕانی ڕانیا لەم وەرزەی خوڵی نایابی کوردستان دێتەوە لای یاریزانەکانی ڕانیا تۆپ لەو پەڕی باڵی ڕاستیاریگا کەواتە ڕانیە و بەشێک لە یانەکانی کوردستان جەماوەرەکەیان هەوادارەکان عیب و ئاریان دەشارێتەوە کۆمەڵێک یانە هەن لە نێو یاریگای خۆیان ئاگرن لە نێو یاریگای خۆیان زاڵمن بێڕەحمن تۆکمە و تۆقنەرن خەتەرن لەوانە سەید سادق ڕانیا چوار قوڕنا کۆمەڵێک یانەی تر کە بەڕاستی ئەوانە کاریگەری جەماوەرەکان زۆر لەسەرە ئەوانە ئەگەر جەماوەرەکان نەبێ یانێکی ئاسایی دەمێننەوە دێتەوە شێر دەسەڵاتی یاریزانەکان الله لەو تۆپە الله لەو هەوڵە الله لەو هەنگاوە بەڵام گۆڵپارێزی ڕانیا حوسێن عەبدولجەبار ڕانیەی لە قەراغی مەکڕدەوە ئەوە ببایەتە گۆڵ خەلاص کۆتایی دەهات کۆتایی دەهات هیچ قسەیەک نەدەما لەسەرم یاریە هەموو کۆتایی داهات و هەموو شتێک یەکلا دەبەوە یانێ ڕانیا دووچاری دووەم شکستێک دوای یەک دەبەوە بەڵام تۆپەکە گەڕاندەوە هێرشەکەی ڕەوادەوە بەڕاستەوە تۆپ بەرەو سەلاح 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 دەکەی سەلاح ئەوە چی دەکەی ئەی پیاو سەلاح حەسەن خەباتی تۆپێکی نایە باڕاستەی خانەی گۆڵ یانێ ڕانیا تۆپێک لە مام قژلولەوە ئێستا لە کاردۆس شافیە شافی دێتەوە لای سەلاحی قژلول سەلاحی قژلول سەلاحی قژلول سەلاح بۆ پێش دێتەوە لای بەرگریکارەکانی ڕانیا لە چەپ یاریگا و لەم ڕانەوە لە ڕانیەوە بڕینێک دەرچوونێک وشتنێک تۆپ لای لەیسە لەیس 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 محەمەد ناو بژوان یاری دەڵێ فاوڵ فاوڵ بۆ یاریزانەکانی ڕانیا هەندەرانی ڕانیە تا دواسات تا دواسات و تا دواسانیە هەندێک شارەکەی ڕانیا چۆک دانادەن فاوڵێک بۆ یانێ ڕانیا تا دوا لەحزە و تا دواسانیە چۆک دانادا تۆ باڕاسەی خێنێ کۆڵ لە قاموسی ڕانیا چۆک دەدانی تیانە لە قاموسی ڕانیا لە مێژووی ڕانیا چۆک دادانی تیانە بۆیە ڕانیا دەیەوێ لە دوا خولەکدا سەرکەوێ لە دوا خولەکدا هەڵکەوێ لە دوا خولەکدا بگەڕێتەوە بۆ خاڵی سەرەتا بێتەوە خاڵێک لە دەرەوەی خۆت سەرکەوتنە ڕانیا بەداور واقعی ئێستا یانەکەت کاری ڕابردوو لە دەرەوەی یاگەی خۆ دۆڕاوی ئەچە بۆ تۆ بلا یاریزانەکان یانێ وەشی ئاکرێ بۆ پێش ئاکرێ 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 دەرەوەی یاریگا و ماڵی کۆڵ بۆ یانێ ڕانی تۆ پێشی ئاکرێ کە بەڕاستی نایابە و ئینکاری ناکرێ خولەکی نەوەتی کاتی ئاسایی یاری نەوان ڕانیە و ئاکرێ نەوەت خولەکە ڕانیە بەرامبەر ئاکرێ گۆڵی بۆ ناکرێ عیلاجی ئەم بێگۆڵی بۆ ناکرێ با چاوەڕێی کۆتاییەکان و خولەکی نەوەت بین چەند خولەکی زیادکرا و کاچی ناو بژیوان چوار پێنج خولەکی کۆتایی یاری نەوان ڕانیە و چوار قوڕنا ڕانیە و ئاکرێ
دوا پێنج خولەک لە کاتی ئاسایی و یاسایی یارینەوە ڕانیە بەرامبەر بە یانەی وەرشی ئاکرێ لە چەپۆ تۆپ لەژێر کۆنتڕۆڵ هاوڕەکانی چالاک پاسێک بەرەو سعید لە چەپۆ یەکێک بەڕاستەی خانەی گۆڵی یانەی ئاکرێ و گۆڵ پارێز کاپتن عەباس فایز دەبێتە ڕێگر لە بەردەم تۆپی یاریسانەکانی ڕانیا خولەکی نەوە تا ئەم ساتە ئاکرێ خاوەن یەکەم سەرکەوتنی ئەم وەرزەی خولی نایابە تا ئەم ساتە و تا ئەم کاتە و تا ئەم خولەکە ڕانیا ئاکرێ بە گۆڵێکی یاریزان علی فایق لە خولەکی 36 گێمی یەکەم پاڵەوان و پاشای گۆڕەپانەکەیە بەڵام لەم خولەکانە بەدواوە ڕانیا دەگەڕێتەوە یان ئەنجامەکان ئاوایە و دەبڕێتەوە تۆ بلای سانێ سەلامە سانێ سەلام یا سەلام هەڕواتەوە چەپی یاریگا ئافەرم بۆ تۆ فاوڵ حاڵەتی ئۆفساید لەسەر یانەی وەرشی ئاکرێ حاڵەتی دزەکردن کاتی تۆ بەڕێکردن فاوڵی ناڕاستەوخۆ بۆ ڕانیا فاوڵی ناڕاستەخۆ بۆ ڕانیا و تۆپ جێبەجێ کراوە کامێرەکە بسوڕێنە بەس کامێرەکە بسوڕێنە ڕانیا لە ڕاستی یاریگاوە تۆپ دەخاتە دەرەوە یاریگا نەخێر تۆپ لە یاریگا ماوە جارێکتر و ئاکرێ تۆ وەردەگرێتەوە ئاکرێ دێتەوە ئاکرێ لە باڵی چەپی یاریگاوە تۆپ دەخاتەوە بۆ سەنتەر و قوڵای یاریگا تۆپ دەڕواتەوە بۆ نێو جەرگەی یاریگا بۆ کڕۆکی یاریگا لا وەسەتەوە تۆ بەرەو سەلاح یاڵە سەلاح پاسێکی نێوان و تایبەت باڕاستەی هاوڕێکەی بەڵام نەگەیشتە هاوڕێکەی دێتەوە لای هاوڕێکی تر برادرێکی تر هەڤاڵێکی تر فاوڵ لە بەرژەوەندی یاسانانی ڕانیە بەڕاستی لاوازە ئاستی ڕانیە بەڕاستی خراپە ئاستی وە دیسان دەیڵێمەوە ئەوەی کە ڕانیەی کردو بەم ناوە بریتە لەو جەماوەرەی کە دەورەیەوە ئەوەی کە ڕانیەی کردو بەم ناوە ئەو هەندێرێت داوە نابەداخەوە هەندێک لە هەندەرانی ئاکرێت چیز ڕانیەوە کوری ئاڵە هەرووامان هێناوە بە خوددا ئاسایی ئەگەر تەمەنی ئەو کەسانی کە دەڵێن چیز ڕانیە 13 و 14 ساڵ بێ ئاسایی بەڵام 16 و 17 و 17 سەرەوە قبوڵ نییە ناکرێ نامعقول و نامەنتقە ماردینی مەلاری ئەو تۆپە بۆ کوێ ماردین تۆ پێویست بە گۆڵە تۆ پێویست بە کۆنتڕۆڵە پێویست بۆ یەک یاریەکەت بێنێ لای خۆت ئەو تۆپە بۆ چۆ کوڕی باش تۆ بلای عەباس بایس هەموو ڕانیە چاوەڕێی تۆپێکش ئاوە جێبەجێ بکرێ ناکرێ فاوڵ لە بەرژەوەندی یاریزانەکانی ڕانیایەڵە کاردۆس خولەکی مانونان خولەکی مردن و ژیان خولەکی مان و نەمان کاردۆس شافی فاوڵ بۆ ڕانیا باڕاستەی خانەی کۆڵ تۆ بەڕواتە دەرەوە نەخێر دێتەوە لای سعید جاسم کاسم دێتەوە لای یاریزانەکانی ئاکرێ کۆڕانی ئاکرێ لە بەرگری دایانەوە تۆپ تاخیرکەن ڕانیەوەری دەگرێت چالاک پاسێک بەرەو نا هاتەوە لای ئاکرێ دووبارە ئاکرێ گۆڵاوە ناکرێ لە چەپۆ جارێکی تر لە چەپۆ تۆپێکی تر هەوڵێکی تر دێتەوە ژێر کۆنتڕۆڵ یاریزانەکانی ڕانیا هێزە سوورەکەی یاریگا کە تا ئێستا هێزی سوور بە گۆڵێک شکاوە هێزی سوور بە گۆڵێک شکاوە هێزی سپی بە گۆڵێک سەرکەوتووە تۆپێک لە ئاکرێوە ئاکرێ بۆ پێش بەرەو سەلاح بەرامبەر بە حوسێن بەرامبەر حوسێن سەلاح نا ئەوە دەڵێی بەفشۆ یاری دەکەنەوەنا یان هەر تااقەتیان بەڕێزان لە دوا ساتەکاندا ئەو تۆ چالاک نا دێتەوە لای یاریزانەکانی ڕانیە چالاک ناکرێت نا هیچتان نا ئەوە چی یاریەکە ئەوە چ پلانێکە تۆپ دەڕواتەوە ژێر کۆنتڕۆڵ یاریزانەکانی ڕانیە شارێکتر و لە هێڵی وەسەتەوە بۆ نێوخانەی بۆ چالاک بەرەو چێ دانەر پاسێک بۆ نێوخانەی گۆڵ دانەر نا دوا ساتەکان هەموو ڕانیە چاوی لەو تۆپەیە تۆپ ناکرێ و ناشێ و ناگونجێ تۆپ ئاوا ڕاستەکەی ئاکرێ باری ناسای ڕەگەند ئاکرێ یەکەم سەرکەوت بەرامبەر جەماوەرەکەی خۆت کاچی تایبەت و نایەبوو ناوازەیە کاچی دەگمەنە و زۆر تایبەتە و کەشێکی ئەفسوناویە بەدڵی هەندەرەکانی ئاکرێیە سەلامەتی بۆ یاریزانێکی ئاکرێ بەڵام هەر خولەکێک بڕوا دەگەڕێنرێتەوە یاریەکە ڕاناوەستەیان نا دەبێت ڕاوەستێ
دەبێ ڕاوەستێ تۆ دڵنیانی لەوەیە و یاریزانە بە ئەنقەس وا دەکایان حاڵی خراپە بۆیە هیوادارم یاریەکە ڕاژیە ناوبشۆن بیگەڕێنێتەوە خولەکە سات بە سات و سانیە بە سانیە قەرەبوو کاتەوە بۆ یانێ ڕانیە وا خولەکەکان بێنێتەوە بەڵام دیارە یاریزانەکەی ئاکرێتەوە و بێتاقەتە ئەوە دەڵێ کاتژمێرەکەم وا لە دەستە کاتژمێرەکەم وا لە دەستە و دڵنیا بە هەموو خولەکەکان ڕوا دەیهێنمەوە دەیگەڕێنمەوە هەموو خولەکەکان کە دەڕۆن کە زیادکرا و دادەگەڕێنەوە یاریزانێکی ئاکرێ دەیگوێزنەوە بۆ دەرەوە یاریگا بەهۆی بێتاقەتی و هیلاکی حوسێن عەبدولجەباری گۆڵ پارێزیکانیا لە دوا تۆپ و لە دوا دەرفەتدا دێتە ناوخانەی گۆڵ ژمارە 4 لە ڕیزی یانێ ئاکرێ دێتە ناو یاریگا ڕەیان عەبدولقادر ڕەیان عەبدولقادر بۆ ناو یاریگا لە ڕیزی ئاکرێ بۆ ڕانیا ئاڕاستەی خانەی گۆڵ حوسێن بەسەر ئێستا تۆپێک دێتەوە لای ڕانیا دەرفەت بۆ گۆڵ حوسێن نا دێتەوە لای یاریزان کاپتن قاسم ئەحمەد لە ڕاستی یاریگاوە دەکانەوە ڕاستەی گۆڵ و دانەرنا لەم کاتەنەدا بە فەرمی بافیکەی ناوبشوان یاریەکە یارینەوە ڕانیەکە بۆ تا دێ و یەکەم برنەوەی ئاکرێ لە مۆرزەی یاریەکانی خولی نایابی کوردستان پیرۆز بێ و بەختێکی باش ڕانیەکە دووەم دۆڕانی یەک لە دوای یەک بوو لە مۆرزەکانی خولی نایابی کوردستان ڕێز و خۆشەویستی من هەرێم قەرناوی ستافە جوانەکەی کوردستان 24 قبول کەن تا دیدار والسلام عليكم ورحمة الله تعالى وبركاته.